خوای گەورە هەدیەش پێبەخشین کە زیارەتی خۆشەویستمان کرد ئەو هەدیە جوانە کە کاک محەممەدە پێگوترێ حاج محەممەدی بچووک لە دوایەوەی دوو هاوسەری قەزای خەلیفان سەردانی ماڵی خواکەن بۆ بەجێگەیانی فەریزەی حەز لەوێ خوای گەورە منداڵێکی پێبەخشیون وا دیارە درەنگانی دوێنێ شەو ئەو ئاجیانە گەڕاونەتەوە بۆ هەرێمی کوردستان و من ئێستا لە ماڵیەوانم خۆیانە دوێنم کاک ئاجیا بەخێر بێنەوە خوای گەورە قبوڵی کردی ئینشاءڵڵا چۆن بوو بێەوە کە هەستێکی چۆن بوو وەکو باوکێک کە خوای گەورە لەوێ مناڵی پێبەخشین بەنای خۆی بەخشندۆ مهرەبان پێشەچی بەخێری کەناڵی بەڕێز و خۆشەویستانەکەم کەناڵی 964 یاخۆ بەخێر بێن سەر و سەر چاوم خۆشحاڵم بە دیتنی ئێوە گەلێ بەخێر بێن سەر و سەر چاوم الحەمدولیلا کە فەریزەی حەزمان بەدەستهێنا چوومان بۆ مەکە مەدینە شکر خوای 22 ڕۆژ لە مەکە بوون لە پاش گەڕانەوەی بۆ شاری مەدینەی پیرۆز بۆ زیارەتی ڕەسوول الله لەوێ خوای گەورە هەدیەش پێبەخشین کە زیارەتی خۆشەویستمان کرد ئەو هەدیە جوانە کە کاک محەممەدە پێگوترێ حاج محەممەدی بچووک لەوێ لەدایک بوو الحەمدولیلا لە فەریزەی حەز و هەموو وازەبەکەمان بە جێگەی دوێنێ شەوش گەڕانەوە بۆ شاری خۆشەویستی هەولێرمان ئێستاش زۆر زۆر بەخێر بێن سەر و سەر چاوم بۆ تۆ هەستێکی چۆن بوو کە خوای گەورە لێوە مناڵی پێبەخشین تا چەند پێی دڵخۆش بووی واللهی هەستەشی ئەوەندەم خۆشە نەتوانم دەربڕم کە ئەو هەدی گەورەیە لای بارڵ تەعالا سبحان الله یعنی نازانم چۆن وەسفی بکەم ئەوەندا دڵخۆشم بە خۆم و حالە و ئەوانە زۆر پێ دڵخۆش بوون بەو هەدی کە خوای تبارەک و تەعالا بە قسمەتی کردن الحەمدولیلا شکرانە ئەوش فەزلی رب العالمین گەلێک مەمنونی رب العالمین خدای گەورە تاعات و عبادەتی هەموو لاشی مسلمانش قبول کات موفق الدنيا وقيامتها سپاس دەکەم تەندروستی دایشی چۆنە تەندروستی مناڵەکە چۆنە ئێستا والله شکر الحەمدولیلا زۆر باشن هەم تەندروستی خێزانم هەم تەندروستی حاج محەممەدی بچووک الحەمدولیلا زۆر باشن لەخوای بەزیاد شکرانەوێ الحەمدولیلا چیتان کردو بۆ حاجە بچووکە لەوێ باس لەوە کرا کە ناتوانرا یاخود ناتوانن ئیقامەی ئەوەی بۆ وەرگرن بۆ ئەوە ڕێکاری پێویستان گرتە بەر یاخود هیچتان کرد بۆ ئەویان والله لەوێ ها خۆی دائما هەموو وڵاتێک قانون خۆی وایە هەر ئەولادێک مثلا لەوێ لەدایک ببێت ئیقامێدەن بەڵام لەوێش ئەمە کە ئەو ئەولادەمان لەوێ بە قسمەت بوو محاملەتمان کردیە ئینشاءالله زەواجێکی کاتیان لێنان دروست کردیە ئەوجا احتمالە پێویستی بە مەحامێش کە هەبی دەبرم برم مانجی 10 و 11 ئەو کاتی ئەو محاملەشی دو تەواکەم بإذن خوا ئینشاءالله خوای گەورەگەر قسمەتی کردبی ئینشاءالله بە قسمەت شەبی کە ڕۆشتن لێرە بە فڕۆکە ڕۆشتن بەڵام ئەو بارودۆخی بەسەرا هات و ئێوە بە پاس گەڕانەوە بە پاس بۆ ئێوە قڕوس نەبوو لە ڕێگا زۆر هیلاک نەبوون حتما بەر واللهی کە ئەمە بیدایەتی لێر بە فڕۆکەوە ڕێکەوتن بۆ شاری پیرۆزی مەکەی لەوێشدا هەموو فەرزەکەمان بەدەستنا ئیدی باردۆخەکە ناجێژیر بوو بە خۆتوان زانی ئەو بەس حسی بە سەهات ئێمە هەر هەموو عێراق نەکبرن کوردستان و عێراق هەر هەمویان بە پاس گەڕانەوە ئێستاش لەخوا بێزاد تۆزێک هیلاکماندی بوون برن هیلاکی پێوە دیار بە هەموو خەڵکەوە بەڵام ناچاری کە ئەو مۆزها ئیدی ئەتوشتەکەی بەڕێکەی و بگەڕێەوە وڵاتی خۆت بە تایبەتی شاری هەولێری شیرین و خۆشەویست زۆر باشەکە حاجی بەخێر بێنەوە ئینشاءالله و مناڵەش بە نازی دایک و باوکی گەورە بێت سپاس دەکەم زۆر بەخێر بێن سەر و سەر چاوم خۆشحاڵم گەلە بەخێر سەر چاوان